بەڵێ لەگەڵتان بەردەوامین ئەچینە لای تەوەری یەکەمی ئەمڕۆی بەرنامەکەمان بەرنامەی کورسات مەگەزین بەشی شێوەکاری کۆلیجی هونەرە جوانەکان لە چوارچێوەی چالاکیە هونەریەکانی خۆیاندا پێشانگایەک بۆ خوێندکارانی بەشی گرافیکە کاتەوە و دوو خوێندکاریان لە ئێستادا لە ئێمە میوانن باسێک لە پێشانگاکەی خۆیانەکەن بزانین ئەمان چۆن بەشداریان لە پێشانگاکەیان کردو و چۆن باسی پێشانگاکەکەن هەر یەک لە ڕەهەندنەهرۆ و خوێندکار بەشی شێوەکاری و هەروەها سازمان جەزا بە هەمان شێوە خوێندکاری بەشی شێوەکاری سڵاوتانێ بۆ بەخێر باسێکمان لە پێشانگاکە بۆ بکەی و ئەو چالاکیە هونەریانی کە کۆلیجەکە بەگشتی ئەنجامیات. ئەم پێشانگای لەلایەن مامۆستا ژولیان محەممەدەوە ڕێکخراە بۆ 4 مەرحەلەکە یعنی مەرحەلە 1 2 3 4 پێکهاتووینە لە 12 تەڵەبە 12 خوێندکار لە کۆی تابلۆکانی نزیکەی 110 تابلۆ لە بۆ 120 تابلۆیە و هەر یەکێکمان لە پێشانگایەکە تەکنیکی جیاوازمان بەکارهێناوە و بە شێوازی جیاوازیشمان کردی. ئێمە لێرەکانەدا جەختمان لەسەر کاری دەستی کردیتو پرینت میکینگمان بەکارهێنا بۆ ئەوی بتوانین لە داهاتوودا بتوانین کارەکانمان بە بازاڕی بکەین بتوانین سپۆنسەریان لە بۆ پێداکەین بتوانین لە ڕێگەی کاری هونەریەوە کارەکانمان بە بازاڕی بکەین و هەر یەک لە تابلۆکانی من تابیر لە پوش و پاوان و گەنمشتیوا دەکەن و تابلۆکانی سازمانی ستایلی خۆی تابلۆی من نییە تابلۆی من تابلۆی هاوڕێکانمان ئەوە ئیژیاری هاوڕێمە بە حیبر و بە جاب کاری لەسەر کردووە بە شێوەیەکی گرافیک هێڵکاری گرافیکی پێدەرێن ئەو ژێکەکە لەو تەکنیکانە بە کۆمەڵێک تەکنیکی کە وەک درای پۆینتە سیانۆتایپە ئەنتۆتایپە کۆمەڵی تەکنیکی کەما بەکارهێنا لە پێشانگاکە. خاتو سازبان ئەگەر باسێک بەگشتی لە پێشانگاکە بکەی لە چنێک پێشی ئامادەکاریتان کردبوو بۆ ئەوەی تابلۆکانتان ئامادە بێت بۆ ئەم پێشانگایە؟ طبعاً ئێمە مدە زەمانێکی زۆر کاتمان نەبوو کە تا بتوانین خۆمان ئامادەکەین بۆ پێشانگاکە و کاتەکەمان زۆر مەحدود بوو و لەگەڵەوەی کە کردومانە هەڵمانەوە زیاترین چاپەمەنی لێرە پێکبێنین پرینت میکینگ بکەین و لەگەڵ ئەوەی کە پرینت میکینگەکەمان کردووە زیاترین تەکنیکی گرافیکمان بەکارهێناوە. ئیتر هەروەکو ڕەهەندیش وتی ئێمە هەڵمان ناوە زیاترین تەکنیکی گرافیک بخینە ناو ئەم پێشانگایەوە کە هەم نەک هەر خۆمان لە ناو تەلەبەکانە کە هەموو 4 مەرحەلەکە توانیان بەشداری بکەن لەناو ئەم پێشانگایە هەوڵمان ناوە هەم کەسەکانی دەرەوە سوودمەند بن لەو شێوازی تەکنیکانە کە ئێمە ئێستا ئێمە باسی سلک سکرین بکەین. سلک سکرین نەک تەلەبەی گرافیک واتە پرینت میکینگەکە ئێمە ئەیکەین کەسانی دەرەوەش بەکارهێنن بۆ نمونە ئەو تیشرتانی کە ئێمە ئەیکەینە بەرمان بە سلک سکرین ئەکرێت ئەو تەبعا ئەو چاپەمەنیە لەسەر تیشرت ئەکرێت لەسەر تۆت باگ ئەکرێت لەسەر هەر بابەتێکی تەکنیکانە تابلۆکانتانە. ئێستا ئەوە ئیشی منە من بە سکرین ئیشم کردووە و ئێمە ئەو تەبعانی کە ئەیکەین بە چەند لێرێک ئیشەکە ئەەکەین و شێوازی جیاواز بەکارێنین لەو تەکنیکانی کە بەکارێنین بۆیە ئەمە کەسانی چواردەوریش سوودمەند دەبێت کە لە تەلەبەکانە پرسن کە چۆن ئیشەکانە کرێ ئێمە ئەتوانین تەکنیکەکەیان تەکنیک و شێوازی بەکارهێنانەکەیان فێرکەین. یان باشە سازمان پێم بڵێ ئەم جۆرە گرافیکە لەگەڵ گرافیک دیزاینە جیاوازی چییە؟ طبعا ململانەیەکی زۆر هەیە لەوەی کە جیاوازی گرافیک دیزاین و گرافیک ناکەن. گرافیک دیزاین بۆ خۆی ئەچێتە بابی دیجیتال و فۆتۆشۆپ و ئافتەر ئەفێکت و ئەمانە بەڵام گرافیک ئێمە بە دەستی کارەکەین چاپەمەنی دەستی ئەەکەین واتە ئێمە هەتا ئەتوانین ئەو شتانی کە لە بەردەستمانایە ئەو تەکنیکانەیە ئەتوانین بەکاری بێنین بۆ نمونە هەڵکۆڵینی سەرتەختەیە فۆمە لاینۆشیتە درای پۆینتە ئێمە زۆر تەکنیکی جیاوازمان هەیە سیانۆتایپە مۆنۆتایپە ئەمانە هەمووی ئەچنە بابی گرافیکەوە ئافتەر ئەفێکت و فۆتۆشۆپ و ئەمانە ئەچنە بابی گرافیک دیزاینەوە کە ژیانی با بڵێن جیهانێکی دیجیتەلی لە خۆیان ئەگرن. ئێمە وەکو گرافیک ئێمە ئیشمان جیاوازە و پرینت میکینگ بۆ خۆی چاپەمەنی دەستی پێ ئەوترێ واتە ئێمە دروستکردنی پرینتێکەکەین کە بە دەستی ئەکرێت. لێرە جیاوازێکی زۆرە بێت بەڵام ئێمە لە 4 ساڵی بۆ نمونە کۆلێژە کە
کە ئەیخوێنین لە ئێمە لە وەکو مەرحلە سێ ئێمەش ئۆسۆ هینمان کردووە دیزاینمان خوێندەوە تا فۆتۆشۆپمان خوێندەوە کە پۆستەر و بروشر و ئەمانە لە خۆیەگرێ ئێمەش ئەمە ئەەکەین بەڵام جیاوازیمان زۆرتر لە گرافیک دیزاینە کاکران ئەگەر باسێک لە تابلۆکانت کە لە پێشانگاکەیە بەشداریت پێ کردووە بە دڵنیاییەوە هەرچ کەسێک لەوەی کا هونەرمەندێک کاتێک کە تابلۆیەک ئەکێشێت ئەوێت پەیامێک بگەێنێت گزارشتێک بێت تابلۆکانی تو زیاتر چی بوو؟ من تقریبا نزیکەی 4 ساڵە لەسەر پرسی ژینگە ئیشەکەم بە شێواز و تەکنیکی جیاواز و ئەگە بێتە سەرکارەکەم تەکنیکی سیانۆتایبم بەکارێنە هیچی تیا لە کارەکانت ئەو درای پۆینتانە هەر ئیمنن ئەوەی ئیشەکەی سازوانیە ئەوە ئیمنە ئەوەی ئیمنە ئەوەی خوارەوە ئەوەی سەرەوە ئەو ئیشەیە سایە بەڵام لۆ خۆی بابەتەکەی ئەوەی کە لای من زۆ گرینگە پرسی ژینگە من تەکنیکەکەش بەکاردێنم کە لە ڕێگەی سروشتووە سوود لە کارەکەی خۆم وەردەگرم لە بەرەوەی بە تشکی خۆر کارەکەم ئیش پێ دەکەم پێشتر و فۆتۆ ینی ڕسمەکە دەشۆراوە بە هەمان شێوە ئەو تەکنیکەش کە سیانۆتا بە ئیش پێدا دەکەم پرسی ژینگە پرسێکی جیهانیە من لێرکانە 15 لەو حی سیانۆتای بم هەڕست کردووە کە بازدا پوش و پاوان و سووتانی گەنم دەکەم لە ڕێگەی ئیشکردنەی ئەبستراکەوە لە ڕێگەی ئەو خۆڵ و خاشاک و پاشماوەی گەنم و یانەوە تا سووتانی دارستانەکان و ئەوانە کاتێکە دەسووتێتن کۆمەڵی خۆڵ و خاشاک دەمینێتەوە من لە ڕێگەم خۆڵ و خاشاکەوە بە شێوازێکی ئەبستراک ئیشم تێدا کردووە واس لە پرسی ژینگە دەکەم و لە کارەکانی خۆم باشە پێم بڵێن زیرەکی دەستکرد و بەگشتی دیجیتال لەم پێشکەوتنەی کە بەخۆیەوە بینیوە کاری نەکردووە سەرکاریەوە طبعاً کاری کردوتە سەر نەک هەر بەشی هونەر ئەتوانم بڵم کاریگەریەکی گەورەی زۆر نائەخلاقی لەسەر هەموو جیهانەیە لەبەرەوەی کە تۆ لە ئێستاکە هەموو کەسێک AI بەکارێنێ ChatGPT بەکارێنێ بۆ هەر شتێک کە تیا چەقی ئەوە بەکارێنێ لە کاتێکە هیچ معریفەتێکی بەڕای من لەو شتیانە چکە لەبەرەوەی تۆ هونەرەکەی بۆیی ئەو شتەی لە ناخی تۆیە بینیتە دەرەوە و ئەمە ChatGPT و AI بۆ ناکە و هەر کەسێکی تریش لە هەر فیلدێکا بێ لە سینەمایە بێ یان لە ئەوەی کە بۆنمە راپۆرتێک دروستەکەی هەر شتێک بێ ئەسەیەک دروستەکەی ئەمە هەمووی کاریگەریەکی ئەمە تابلۆی ئێوە بە تابلۆیکی زیندوو نایبێنین بەزە تابلۆی کە لەڕێی زیرەکی دەستکرد و AI توزانم ئەم دیجیتالەوە بەرهەم بهێنرێت تابلۆیەکی مردوو بێت بەڕای من وایە و من خۆم کەسێکم فۆتۆشۆپ بەکارێنم بەڵام فۆتۆشۆپ ناتوانم بیخەمە بابی AIەوە ئەتوانم بڵم جیاوازیەکی زۆری هەیە AI تۆ شتێک ئەنووسیت و ئێستا فۆتۆشۆپی شوای لە تۆ جەنەرێتی AI خستۆتە سەر کە بەداخەم ئەو شتەی کردووە چونکە تۆ لەناو فۆتۆشۆپیش ئەسامە کاریگەریەکی گەورەی لەسەر گرافیک دیزاینەرەکان هەیە لەسەر هونەرمەندەکان هەیە یعنی تابلۆ وای لێ هاتۆ کە سێریەکی هیچ متعایەکی لە نابینی لەبەرەوەی شتێکی دەستکردەوە بەکاری ئێنن و خەڵکی دەرەوەی ئەوەی کە لە ناو فیلدەکەیان نیە بە شتێکی جوانی ئەبینێت بەس نازانێ ئەمە لە شتێکی دەستکردەوە دەستی پێکردو و خسوێتە ناو تابلۆیەکەوە کەواتە ئەتوانین بڵێن لەوەی کە AI وای کردووە ئێوە کە دائەنیشن زۆر بە وردەکاریەوە بیر لە تابلۆیەک ئەکەنەوە هەندێک جار لەوانەیە چەندجار ئەم تابلۆی دووبارە بکەنەوە لەبەرەوە ئەوەی کە خۆتان ویستوتانە ئەوە دەرنەچووە خۆی لێرکانە مەسەلەی AI بەڕای خۆم تۆ کاتی کارێکی هونەریەکەی پێویستە یەکەم جار کۆسێتەکی باشی هەبیتن و دوای ئەوە تەکنیک تۆ ئەگە بێت و لە ڕێگەی AIەوە یاخود لە ڕێگەی هەر بەرنامەیەکی دیکەیەوە کارە هونەریەکەی بکەی ئەو کات تۆ لێرکانە بوونی هونەرمەندی خۆت نەسەباندیە لێرکانە تەکنیکی خۆت نەسەباندی ئایدیای خۆ نەسەباندیە ئەو پەیامە نەسەباندیەکە ئەو پەیامەت ینی جێبەجێ نەکردووە کە ببتە پەیامێک لە بۆ خەڵکی دەرەوەش ینی نەک بۆ ئەوانەی کە ڕۆژانە کار هونەریەکەی دەبینن باش با تۆزێک لە کار هونەریەکە و لە پێشنگەکەی دوورکەوینەوە پێم بڵند ژموری بەرشەن یا ژموری من بەرشە تۆ بەرشەی چوارمانەیە من سەری هیچیان ناکەم پێشتر ژموری ریاڵ جار یاریەکار بەردەوامە و یاریەکە لە کۆتاییەکەیەتی کاتماوە هێشتا تەواو بووە سارێکە ئەو هاوڕێن پەماڵنی یاریەکە تەواو بوو زۆرمان پێ خۆشەوە ئەنجامی 5 گۆڵ بۆ بەرشەلۆنە و 3 گۆڵ بۆ بەداخەوەین بۆ هاندەرانی ریاڵ مەدرید دووادارکەنا ئەمە کۆتایی دنیایە کۆتا خەمیان بێ کۆتا خەمیان چییە بۆ هاندەرانی بەرشە و هاندەرانی ڕیاڵ وڵی لە کۆتاییدا کەس دڵی لە کەس ئادز نەویتە چکە
اگر شر بس خوشی خوشه طبعا والله مش استابك دورا باينه ما احساس من دبو بس يعني وانا كريال رز واحترامك وانا عمي برادر وكسب كاري خوانن يعني هندل لا يركب وسلا بروجرام عادي خو كم هاتم لا سيدي كلنا بروجرام ابو هندل لا يركب اي طبعا والله طبعا بيروستان بيت سيري هيك ناكم بس سا دانيش تبوين همو دانيش تبو سيريا كده ترميش هلا خو مو بجمهوريش جمهوري كامل الرياض الرياض بس بخام دوانا خوشي خاطر برشا بوتا مادام اسم طاسفهم برشا قيناك علمي مشتكك كان همي منو تملقل براوام اليوم ملقل اوام حقي خوان طبعا والله حقي خوان قام كان قام شي باجو كانت تو دو جول لباشي يعني او املانيه بجول يدوم ده كم وسيم وده كم بلا ما لك كوتايه طبعا بس امان بينز جول يعني كديا لشان زاغني دەسە خۆش بێت تەواوت ترساشم تۆزێک کاتبین وسەر کارە هونەریەکان لە کارە هونەریەکانتانە هیچ بابەتێکی تیا سەبارەت بێت بە وەرزش وسەبارەت بە وەرزش يعني لروي ماتريالك ياخذ كارك تايبت بيبوا لو خوي اما كباز لا اشكني هنري شوكاري ده كان هنري هاوتر كما باز هنري هاوتر ده كان ماتريالي ورزشي شي تدا بون من الطوبه كاتا كبحبري ده كي كاري هنري بيدا كي يعني هر ماتريال شي دي كي ورزشي والله مو شي ديكا من تاو كيشتكي وان بكار باش كاغرانا مدو كاري وابد لنا وكلجا نخر من خودی خۆم سازوانی هەر بەتر ئێمە دایم لە دەرەوە کار و چالاکیمان هەبووە لە کارگەی جگەرەکە من لە فیستیڤالەکاندا من پێشانگای هەڵبەشم هەبووە لەگەر هاوڕێیەکی نزیکم ناوی سیڤانە و بەشداری چەندی پێشانگای تریکەم پرسیارێک بۆ هەردووتان پێشانگای تایبەتتان هەبووە تایبەت بە خۆتان من وەک خۆم پێشانگای تایبەتم نەبووە بەڵام لە پێشانگای ترا بەشداریم کردووە ئێستا لە پێشانگای هەر سکرین بوو لە ڤن فاوندیشن و لە دەرەوەی ئەو کاتەش هەر ئێمە لەناو کۆلێجی هونەرە جوانەکانە پێشانگای زۆرمانەیە و ڕۆژی یەکشەممەش کۆتا پێشانگای ساڵ ئەم ساڵمانە کۆتا پرۆژەمانە بەڵێ هەر لە کۆلێژە بێت و هەستەکەم کاری زۆر باشی تیا بێ من وەک خۆم و ڕەهاندووە هەر تەلەبەکانی زۆر خۆشحاڵە بین و هەستەکەم ئەم ساڵێکی زۆر خۆش بوو پڕ لە ئاکتیڤیتی بوو من وەک خۆم وەکو تەلەبە و وەک ڕەهاندیش هەموو ساڵێکیش ئێمە چەند جەماعەتێک ڕاستێمە 48 دەبێن بەڵام تەلەبەکانی خۆمان بە جم و جۆڵ بوون دایمە خوێندنتان تەواو کرد پلانی هەردووتان چی بێ بۆ دوای خوێندن من هەر لە حەزم لێ لە توانامدا هەبیتەنە لەسەر کاری هونەری بەردەوام من 5 ساڵیم لە ماحەدیش خوندووە 4 ساڵی کولیەش ئینشاڵڵا بەسەرکەوتووی تەخەڕوجەکەم و حەزەکەم لە بوارەکەی خۆم کارم دەست پێکەوی کە تۆزێک شتێک لێرەکانە تۆزە قۆرسە بەڵێ تا چەند گرنگە پاڵپشتی هونەرمەندان بۆی کە ئێوەش بتوانن تابلۆکانتان لە فستیڤاڵە جیهانیەکانە لەوێ نمایش بکەن من هەستەکەم طبعا ئێرە کارێکی زۆری ماوە وەکو ئێمە وەکو هونەرمەندێکی گەنجەڵین چکە بەڕاستی کاری زۆرمان ماوە لە ڕووی پەروەردەوە بۆ ناو هونەر بۆ کەسەکانی چواردەورمان و هەستەکەم ئێمە وەکو گەنجێک ئەتوانین ئەو شتە بکەین من وەک خۆم ینی ئەگەر با بڵێم پلانێک دانێم بۆ ئەوەی لە داهاتووە چی ئەەکەم طبعا هەر هەمومان هەستەکەم هەموو تەلەبەکان ئەویان لە پلانە لە ناو هونەرا بمێننەوە بەس من شخصیان خۆم بەتەمام لە دەرەوەی وڵات دواتر زۆر چکە هەستەکەم نەک لە لایەنی کۆلێژەوە لە دەروی کۆلێژی شۆ کەس پاڵپشت نەبووە بەڵام ئەوەی کە گرینگە تۆ خۆت چی مەبەستە وەکو کارکتەر و ئەتەوێت چی بپێکی ئەوە بای هەموویەتی و هەستەکەم ئەوە منی دروست کردووە و ڕەهاندی شۆک خۆی دروستکەرێکی باش بووە و پاڵپشتی یەک بووین لە ناو کۆلێجە جەماعەتێکی ئاکتیڤ بووین کە پامی پاڵپشتی یەکی کردووە ئەگەر شتێک لەویایە ئەم پێی نەبووە یان کۆنسپتێکی نەبووە هەموویدا ئەنیش قسەمانە کرد یان ئەمە بۆ خۆی شتێکی جوانە ئەگەر ئەمە لێرە هەبێ ئەوە ئینڤایرمنتێک و ژنگەیەکی زۆر جوانتر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوە خۆش بێ و زۆر سپاسانەکەین زۆر خۆشحاڵ بووین کە لێرە ئامادە بووین ڕنگینەکانتان هەمیشە تابلێ جوان بکەن هیوادارم لێ بن و زۆر خۆشحاڵە بین
ئەو یەکشەمە هاتن بۆ هەمووانە یەکشەممە ئێمە دانانی ئیشەکان کاتی یەکشەم ینی هەژدەی مانگ لە بۆ 22 مانگ ئەو سێ ڕۆژە 4 ڕۆژە ئێمە ئیشەکان دادنی لە دوای 22 مانگەوە شوێنە کۆلێجی کۆلێجی جوانەکان 28 تەڵەبینە 28 پرۆژەی جیاواز 28 بیرکردنەوەی جیاواز و تەکنیکی جیاواز خۆش بێت دەسان خۆش بێت بە هیوای سەرکەوتن بۆ هەر 48 خوێندکارەکە و تەواوی خوێندکارە دەسان خۆش بێت زۆر خۆشحاڵ بین سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئامادەبوونتان